من ئێستا لە نێو کۆڵانی ئارتفرۆشانم لە هەولێر هاتووم ئەزمموی پیشەیەکی تر بکەم ئەوش پیشەی ئەمباری ئاردا یاخود کرێکاری ئارد کە دەبێت ئاردەکە لەسەر شانتدا بنی بهێنێتە ناو دوکانەکە یاخود لە ناو دوکانەکە لەسەر شانتدا بن و بیبێتە ناو بار هەڵگرەکان ئەمڕۆ ئەم پیشەیە تاقی دەکەمەوە لە بەرنامەی قورژی شێر و تا کۆتایی بابزانین ئەمڕۆ چەندمان بەدەست دەکەوێت لەگەڵم بن. سلام علیکم. باش ماما ئەم ئەوڕۆ دەمە شاگردی تو ئەوجا ئیدی بار کەنجن لە بوومان هات پێکەوە دەینینە خوارێ و ئەم دەینمە خوارێ و زانین ئاخیری ڕۆژەکەی ئەوجا چەندمان دەدێ و بەجێرەی تەنەون یا تەنی بە چەندی ئەوزان تەنی 3000 تۆ 20 فەردە بە 3000 زۆر باش. بەێ 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 هەم لە سەرەتای کارەکە یعنی دوو فەردە 25 کیلۆی مامگواستەوە و مامهیمداد کە لێرە کار دەکا گوتی کە ئەو فەردانە لێرەیە چۆلی بکەن لە بەوەی هەندێک فەردە لە دەرەوەیە دەهێنی لە ئێرە جا من چەند فەردەیەکەم گواستۆتەوە چەند فەردەیەکی ترش دەگوازمەوە چاوەکو ینی ئێرە بە تەواوی چۆل ببێت و فەردەکانی دەرەوە لە ئێردا بنی. جا پێشتر ئێرە ئەو بەرهەتا ئەو بەری هەموو ئارتفرۆش بوون لە ئێستادا تەنها دوو دوکان ماوە ینی بەس دوو دوکان لێرە ئێستا کاری ئارتفرۆشتن دەکەن بەڵام ئەم شەقاما هەر شەقامی ئارتفرۆشانە هەر کۆڵانی ئارتفرۆشان ینی ناوەکەی چۆن ڕۆیوە ئەوە ڕێوە ئەجا لێرە ینی ئاردەکانیش جیاوازیان هەیە ئێستا ئەم ئاردا ئەمە ینی هینانە هەروەک مامدار باس کرد ئەمە هینانە تایبەت بنان ئەمە هی ئەو کەسانەیە کە سوکەریان هەیە یاخود نەخۆشی شەکریان هەیە ئەمە بۆ نانی جۆ ئەوانە بەکاردێتن ئەمەش بە هەمان شێوە بۆ نان و سەمون بەکاردێ ئەمەیان تایبەت بە کولیچە و کێک و فاقلاوە و شیرینیە بەسەر هاتێکی خۆش وەڵی چم هەبی لەوەتی بەبیرم دێ ئەوە ناوکاسی بێ لەوەتی فام و کردوە ناکواسی بێ والله دبي أنا والله أزلقينا مشتري هي دي مشتري هي أنا كتبي أو بينا خواري أو مدري أو مشكلة مشتري هي ذلك أكل نفس ذلك أفضل آدم بينا بس هي دي تجربة مشاهدة أو بورة أو سبيان ما عندي بقول ذكاء ما عندي ذكاء ده ولا دوادي مدواز نعته يعني ما عندي بقول كلوتوا مامهیمداد ڕای سپاردین بۆ چوون بۆ کۆگاکە بۆ بارکردنی 3 تۆن ئارد لەگەڵ کرێکارەکانی تر. دەزانم دوای ئەوەی لە دوکانی مامهیمداد ناوبازاری هەولێر ئیدی کە کەسێک داهات تەڵەبیەی دەکرد دەیوت ئەوەندە فەردە ئاردەم دەوێت یاخود ئەو ڕێژێم دەوێت ئیدی دێ لە کۆگاکە لێرە فەردەکانی بۆ بار دەکات
و لە کێ و لە بار هەڵگرەکان با بڵێ منیش هاتم لەگەڵ کرێکارەکان پەردەکانم بۆ بارکردنەوە ئێستا ئەوماوە کە بچمەوە لای مام هیمداد و کۆتایی کارەکەیە کە پارەکەی لێوەگرین و دەزمایە و عقڵی ئەبڕۆمان بزانین چەندە و چەندمان ئیش کردە لە بەرنامەی قورجی شێر کە پیشەی کرێکاری ئەرمان تاقی کردەوە لەگەڵم من هاتەوە ئەرێ وڵی یەک بار بوو جێبەجێمان کرد و لە بەرنامەی قورجی شێر هاتی نەکرێت و میێوانی تو بینەوە ڕۆ پیشەی ئەمباری ئارمان تاقی کردەوە کە هەر بەڕاستی پارەکەیان لە قورجی شێری دێت دەرێکات و یعنی 1000 فەردا ئەوە 1000 چیلۆ باشە بە 3000 بار بکەیان بینیە خوارێ ڕاستی قورسە جگە ئاکەشمان بدەیە یەک بەخێوێ هەوش حاکەتی باش حاکت بای با 3000 الربي زاخي لي سلامت بیا فقط ساق بیا ربی ربي قلب الصاغ بي ربي خير بارك بالبافي سلامت بیا 3000 قازان و دەستمای ئەمڕۆمان بوو لە بەرنامەی قورجی شێر کە توانیمانیانی چۆن بوو کارەکە ڕێکخستنێکمان کرد بۆ ناو دوکانەکە دواتر لە دوکانەکە بار نەبوو ناچار چوینە کۆگاکە لەوێ کاری بارکردن و هێنانە خوارەوەمان کرد ئەویش چەند بوو ینی لە کۆتایی بەرنامەکە تەنها قازانجەکەمان 3000 بوو مام هیمدادجان چەند سارە وشی دەکەیت والله بلا قولم أوش أنا 6 سنة أوش لك أنا والله أو كان هذا دايرك بقى تقع الكلام باشا باسی ئەو لە ماوەی ئەو 30 ساڵەدا ینی چ شتێک گۆڕایە چ شتێک نوێ کرایتەوە یان هەر حەمباریە بخوي هر حم بالك أنا والله إيش كبيناكي برز عملاتي بمناكي نا والله عملات بمناكي روجة بروجة دي مقابي خوي سنبي ماري أواد دای هەماری ئەوە نەیدا هەماری ئەوە لەبارەی هینانە خواری ئاردوشتەکان ینی تەنەک چەند فەردەیە تەنە 20 فەردەیە 20 فەردەی ئەوجە بە 3000 ئەرۆڵە بە 3000 دینە خوارە بە 3000 بارەکەین ینی 1000 چیلۆ ئارد بە 3000 بار دەکەن ئەرێ والله بە 3 دینگە خواری جیاوازی هەیە لە بینی مەسەن 50 چیلۆی لەگە 25 چیلۆەوەنا وڵای 25ەکە سووترە خۆشترە 50ەکە قورسە ئەرە وڵە هەموو سەقەت بوونە باست لەوەی کرد کە ئێستاش لە ئاقرژان دەکات لەگەڵ پشتت ئەوم بۆ باسکیانی ئەو ئیشەوەی کردێت تەندروستی تێک بچیتن والله دوو زاتێک چوومە ئەرە والله هەموو ماندی بوون ئەو ئاردەیە ئەو ئادە قورسە ڕۆژێ بە ڕۆژێ بارکەوە بینە خوار بارکەوە بینە خۆ بەشەر چییە ئەرە والله هەوکە ئەو لاقم سەقەت بوو ینی 30 ساڵە هەموو ڕۆژێت و ئارد لەسەر شانیدا ئەرە بەخوای 30 سارە سعات عەفت لێرەمە هەتا 5 هێواری ئەرێ والله ئەنی ڕۆژانە دەگاتە گواستنەوە سێ چار تەنی بارکردن و هینانە والله ڕۆژ زار ئەگە بازار هەبی باشە بازار هەبی ئیشکار هەبی ئەو کە بازار لەگە پارەیە ئەگە پارە هەبی ئیشمەش باشە وەنی عالم ئارد دەکڕی وەنیە فرنیچی ئارد دەبا وەنیە نان دەفرۆشی خەڵک دەستی ئارد دەکڕی وەنیە بەس ئەگە پارە نەبی بەخوای عالم خاستن مۆزەف مامۆستا نای ناکڕن ئەگەر کاگوسێن باسی کرد گوتی لە ساڵی ئەوزانم کاتی گرانەکەی بوو کە فەردەیەک ئارد لەسەر شاندانا بوو هەتا بوونە سڵاوە بردبووی ئەرێ والله باسی ئەوم بۆ بکە والله گوتیان ها ئارد ناوین لە دوکانی خۆمان فەردە ئادەکەم بردەوە لە چێ بوو دوکانتان لە لێرم لەو بەری لە پشت فندقە ئەلماس لە ڕەف ئەلماس بوو گوتیان ئارد ناوین گرانی پێیادەبی ئەمش گوتم بەخوای باش ئەلێرە فەردەشی ئارد 50 کیلۆی هینانی گەیجە 350 دیناری وتم بەخوای وە باشە فەردەش دۆخم بەبەوە سارمە نەبوو ڕای نەدەگرت لە هەرایەکان کەس بۆ کەس ڕای نەگرت وەڵڵی ئەلێرە دامدانە هەتا خەراج دەڕۆشم بەشانزەم هەتا بردمەوە ناحۆشە بەشانی لۆ شێوە هەراتی ئەلێرە لە بۆ بنە سڵاوە ئەرێ بەخوای لۆ شێوە هەراتی لە بازاری لۆ بنەسراوی هەتا نامارێژ دامێنە بەخوا هەتا نامەد بەغی خۆما دامێنە ئەدە شێ بۆ هەراتەکە ڕاست هەراتی بەس ئادەکە مەزین هێشتا گوتم بەخوای پێوەمادی بوومە ڕاست بدەم لەگە خۆمان بن باشە پێشترێ بە دینار بوو ینی هەر تەنی بە چەند دیناری بوو چی ئێستا کو تەنی بە 3000 پێشتری شەرە هەمباری کەم بوو بەێ پێشترێ چا دینار بوو چا دینار بوو یەکتەن لەی ناخوا لە لۆری بە چا دیناری بار دەکرد کابرادار بار دەکرد پیکارداد و فردمان دەبن
بەسادە ئەوە یعنی لۆتی هەیە پارەی ئەمباری هەر کەمە لۆتی ئەمن بەبیرم دێ پارە ئەمبارەکە چی ئەمبارە بخۆ بڕۆیخەیە ئەو جە ڕۆژوێ هەیە ڕۆژوێ باشە ڕۆژوێ مناسب ڕۆژوێ هەنیە و ڕۆژێ قەداری بلوسەر لە کرێکاری ئەمباری ئاردی ناخۆشتر نیە خۆشت باست بەخوای لە ئیشی ئەمباری ناخۆشتر نییە پارەکەشی بێبەرەکەتە تەندروستەکەشتان پشت ئەوە شان لەوە هەندێشی شوێنە بە ئازاری چۆکم بەخوای ناحەینەوە پشتی شانێ شانە دەچێت دکتۆریش ماشا دکتۆرکانی مەش هەدەرێ وایاننا ئەوە مەزبوری ئەمەش تازە ئارێ مەزوی بکەین ئەگەر نایکەی نابی دەیکەی هەتا سەقەتش بە یەک جار لە ماری دەکەوی